ماوەی دوو هەفتەی جەنگا 4765 کەس لە ئێران کوژراون کە 2205 لەو ژمارەیە 1122 کەسیان لە هێزە چەکدارەکان بوون. لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیادە 170 ئیمزا بۆ هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنی ئەمنی ئەوانە عێراق و ئەمریکا کۆکراوەتەوە. بەشێک لە پەرلەمانتارانیش داوای داخستنی باڵیۆزخانەی ئەمریکا کرد. هاتوچۆی بازرگانی لە دەواازەی سەیرانبەند دەستی پێکردەوە. بڕیارە سبەی بێژ لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران هاتوچۆی گەشتیاری و بازرگانی دەست پێ بکاتەوە. سوپای ئیسرائیل بە نیازە ئۆپراسیۆنێکی فراوان لە باشووری لوبنان ئەنجام بات و تەواوی ناوچەکانی باشووری ڕووباری لیتانی داگیر بکات. ستۆدیۆی هەرد لەگەڵ خاوەن قەرەداغی. دووبارە سڵاوتان لێبێت. ئەمڕۆ جارێکی تر دورگەی استراتێژی خارگ لەلایەن ئەمریکاوە کرایە ئامانج و میدیای ئێران ئاشکرای کردووە دەنگی 15 دقینەوە بیستراوە و ناوەندی فەرماندەی ئەمریکا شەڵێت کە 90 ئامانجی لەو دورگەیە پێکاوە. سوپای ئیسرائیل ئەڵێت لە 15یەمین ڕۆژی جەنگدا ئەژمارەیەک ئامانجی لە ئێران بردومان کردووە و چەند جارێک شارەکانی تەبرێز و تاران و کەرەج و چەند شارێکی تر بردومان کراون. سەرچاوەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بڵاویان کردەوە کە بەهۆی بردومانکردنی شارۆچکەی ئەیوان لە شاری ئیلام 6 کەس گیانیان لەدەستداوە. سوپای پاسداران ئەڵێت لە وەڵامی هێرشەکانی سەر دوو بانکی وڵاتەکەی ژمارەیەک لقی سێتی بانکی ئەمریکی لە ئیمارات و بەحرەین کردووەتە ئامانج. ئاشکراشی کردو لە سەرەتای جەنگەوە 49 هێرشی موشەکی دژی ئیسرائیل ئەنجامداوە و چەند ناوچەیەکی لە تەلەڤیڤ و دە ناوچەی لە ئیلات و نیس زیونا لە ئیسرائیل کردووەتە ئامانج. بۆی هێرشە موشەکیەکانی سوپای پاسداران زەنگی ئاگادارکردنەوە لە بەحرەین و ئیمارات و کووەیتیش لێدراوە. حکوومەتی هەرێم ڕاگەیاندراوێکی لەبارەی هێرشەکانی سەر کۆنسوڵخانە و نێردە دیبلۆماتیەکان لە هەرێمی کوردستان بڵاو کردەوە. ئەڵێت ئەو هێرشانە پێشێلکردنی ئاشکرای یاسای نێودەوڵەتی و سەروەری خاکی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئیدانەی هێرشەکان بۆ سەر خاک و دامەزراوەکانی هەرێمی کوردستان و کۆنسوڵخانە و نێردە دیبلۆماتیەکان ئەکات. بە دیاریکراویش هێرشەکان بۆ سەر کۆنسوڵخانەی ئیمارات لە هەولێر. ئەوەشی خستە ڕوو ئەو هێرشە تیرۆریستی و تێکدارانەی کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان پێشێلکردنی ئاشکرای یاسای نێودەوڵەتی و سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراقە و هیچ پاساوێک هەڵناگرێت. حکوومەتی هەرێمەژڵێت پێویستە حکوومەتی عێراق بەرپرسیارەتی یاسایی خۆی هەڵبگرێت و سنوورێک بۆ ئەو هێز و گروپ و میلیشیا لە یاسا دەرچوانە دابنێت کە بە پەلامار و هێرشە ناڕەواکانیان بوونەتە هەڕەشەیەکی ڕاستەقینە بۆ خەڵکی هەرێم و عێراق. دورگەی خارک کە دووەم گەورەترین پێگەی استراتیژی و نەوتی ئێرانە و بە شادەماری نەوتی ئەو وڵاتەدا ئەنرێت، ئەمریکاڵێت 90 پێگەی ئەو دورگەیەی بردومان کردووە بی ئەوەی زیان بە بەرهێنانی نەوتەکەی بگێنێت. ئەم دورگەیە هەمیشە بۆ ئێران و نەیارەکانیشی گرنگ بووە بە جۆرێک ترامپ 40 ساڵ لەمەوبەر پێشنیازی کردو ئەمریکا داگیری بکات. لە جەنگی ئێران و عێراقیشا 2800 جار لەلایەن سوپای عێراقەوە بردومان کراوە. خارگ ئەو دوورگەی ترامپ 40 ساڵ پێش ئێستا چاوی لەسەر بوو پێشنیاری داگیرکردنی بۆ ئیدارەی ئەو کاتەی ویلایەتە یەکگرتووەکان کردبوو. خارگ کە سەر پارێزگای بوو شەهرە لە باشووری ئێران دووەمین گەورەترین کێڵگەی نەوت و کۆگای استراتیژی جیهانە کە شادەماری گواستنەوەی سەتانەوەتی نەوتی ئێرانە. لە دوورگەی خارگ هەم نەوت بەرهەم دەهێنرێت و هەمیش هاوسەنگی لە بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوتی ئێران بۆ بازاڕەکانی جیهان دروست دەکات. نزیکەی 30 کیلۆمەتر بۆری گواستنەوەی نەوت لە ژێر دەریاوە بەرەو دوورگەکە ڕۆشتووە کە ئەرکی سەرەکی گواستنەوەی نەوتی بەرامێنراوی کێڵەکانی تری ئێران لە ڕێگەی ئەو دوورگەیەوە دەگوازرێتەوە. دوورگەی خارگ
تەنها 20 کیلۆمەتر دووجایە و بەڕوبەر بچووکە، بەڵام استراتیژیترین ژێرخانی نەوتی و ئابووری ئێرانە. بەرزی گونجاو لەسەر ئاستی ڕووی دەریا و ئاسانکاری بۆ گواستنەوەی کەشتە نەوتەڵگرەکان و ئەوە شوای کردووە ببێتە گرنگترین ناوەندی نەوتی لە ناوچەکەدا. لە سەردەمی جەنگی عێراق و ئێراندا بۆهۆی گرنگیەکەیەوە لانیکەم 2800 جار لەلایەن سوپای عێراقەوە کرای ئامانج و لە ماوەی 8 ساڵدا ئاگری شەڕ لە دوورگەکە نەکوشایەوە. هەر لە سەرەتای جەنگی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران جارێکی تر ناوی دوورگەی خارگ بووە جێی سەرنجی میدیاکان و دوجار ئەمریکا بە چڕی بۆردومانی کرد. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەرەبەیانی ڕۆژی شەمە ڕایگەیان سوپای وڵاتەکەی هێرشێکی فراوانی بە فڕۆکەی پێشکەوتوو کردوتە سەر ئەو دوورگەیە و زۆربەی قەڵغانە بەرگریەکان کراونەتە ئامانج بەبێ ئەوەی کۆگاکانی نەوت زیانیان بەربکەوێت. فەرماندەری ناوەندی ئەمریکاش لەگەڵ پشت ڕاستکردنەوەی وتەکانی ترامپ ئاشکرای کرد 90 پێگەی سەربازی لە دوورگەی خارگ کردووەتە ئامانج. ترامپ 40 ساڵ پێش ئێستا و لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی گاردیان وتبووی ئەگەر ئێران بەهۆی جەنگ لەگەڵ عێراق بەرژەوەندەکانی ئەمریکا بکاتە ئامانج پێشنیار دەکەم ئەو دوورگەیە بە تەواوی دەستی بەسەردا بگیرێت. دوور نییە سەرۆکی ئەمریکا دوای 40 ساڵ تا ئێستاش خەون بە کۆنتڕۆڵکردنی ئەو دوورگەیەوە بینێت کە سەرچاوەیەکی گرنگ و داهاتی نەوتە. یعنی بێنە بەرچاو پێش 40 ساڵ ترامپ داوای کردو ئەم دوورگەیە داگیر بکرێت. 40 ساڵ پێش ئێستا ئەبێ ئەم دوورگەیە چەند مهم بوو بێ ئەو کاتە، ئەی ئێستا چەند گرنگتر و مهمتر بووە. من ئەمەوێت زیاتر وردەکاری ئەم دوورگەیەتان بۆ باس کرێت. ئەویش ئەچمە لای هاوکارم زریان ڕەحمان لە دیسکی ئابووری کورساتنی و زریانم کاتەوە باش بە وردی بێ زەحمەت باسی ئەم دوورگەیە بکە بۆ بینەران و بیسەرانی کورساتنی وسم. سڵاوت لێ بە خاوەن ئەزانین پێگومان ئاگادارم کە تۆش لە هەواڵەکانە بە بینەرانمانت وت ئەم هەواڵەکە لە دوێشەوەوە ئەمریکا و ئیسرائیل هێرش و بردومانی خارگ ئەکەن. جا ترامپ ئەڵێ پیاوەتیمان کردووە لە ڕووی مرۆڤایەتیەوە هێرشمان نەکردوتە سەر ژێرخانە ئابوووریەکانی. من لێرە باسی گرنگی خارگ بۆ تۆ بۆ بینەرانی شەکەم دواتر قسە و باسی زیاترەکەین لەم بارەیەوە. ئەوەی کە دەربارەی دوورگەی خارگەیە وەکوتم لە ڕۆژی ڕابردووەوە دوورگەی خارگ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کەوتووەتە بەربردومان و هێرش لەبەر ئەوەی کە هەر خۆی ترامپ بە گرنگی ئەم دوورگەی زانی و پێی وتووە نقێمی سەرتاجەکەی ئێران. جا پێتانەڵێن بۆچی ئەم دوورگەیە گرنگە باسی ژێرخانە ئابوووریەکان یەکەم بە دیاری کراوی. دوورگەی خارگ ڕووبەرەکەی تەنها 22 کیلۆمەتر چوارگۆشەیە و لە گەروی هورمزیشەوە 483 کیلۆمەتر دوورە. لە ڕێی پێگەی ئابووری وەگەربمێ باسی بکەم 90 هەناردەی نەوتی ئێران لە ڕێگەی گەروی هورمزەوە ئەڕوان نەک ئەوەی کە 90 نەوتی ئێران لە گەروی هورمز بێن نەخێر ئەو نەوتەکە لە هەموو وڵاتەکە هەیە و هەناردە ئەکرێت 90 لە ڕێگەی گەروی هورمزەوە بار ئەکرێت و بۆ دەرەوەی وڵات هەناردە ئەکرێت. لە ڕووی گواستنەشەوە ساڵانە 950 ملیۆن بەرمیلی نەوت لەم دوورگەیەوە هەناردەی دەرەوەی وڵات ئەکرێت و توانێت بارکردنیشی ڕۆژانە 7 ملیۆن بەرمیلە وەکوتم لە ڕۆژێکا. با بچینە لای زانیاریەکانی ترەوە بزانین دەربارەی دوورگەی خارگ چی ترمان هەیە و بۆچی ئەم دوورگەیە گرنگە، بۆچی ترامپ پێڵێ نقێمی سەرتاجەکەی ئێران ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن زانیاریەکانی دواترمان بنێ. بەڵێ ژێرخانی هەناردەی نەوتی دوورگەی خارگ ئەگەر بمێ بە دیاریکراوی باسی بکەم چەندین سەکۆی بارکردنی نەوت هەڵگری هەیە و لەوانە نەوت هەڵگری VLCC لەم دوورگەیە ئەتوانن لەنگەر بگرن. ئەمانە نەوت هەڵگری زەبەلەحیان پێڵن کە توانای بارکردنی 2 ملیۆن بەرمیل نەوتیان هەیە و ئەم دوورگەیە گرنگە لەبەرەوە ئەتوانن ئەم کەشتیانەش ینی یەکێ لە گرنگیەکانی وەیە کە ئەم جۆرە نەوت هەڵگرانەش ئەتوان لەوێ لەنگەر بگرن و بارکردنی نەوت هەڵگرێکیش لە خارگ 24 سعاتە خایەنێت. توانای کۆگاکردنی نەوتەکەی تەنها نەوتی خاوەکەی 28 ملیۆن و 300 هەزار بەرمیلە، بەڵام توانای کۆگاکردنی بەرهەمە نەوتیەکانی بەگشتی 11 ملیۆن و 500 هەزار بەرمیلە. با بچینە مەتر سێجا
هەڵبەتە با بچینە لای زانیاریەکانی تر ڕێڕەوی هەناردەی خارگ لە ڕێگەی گەروی هورمز و گەروی بابولمەندە بوو نۆکەندی سوێزەوە کە قۆناغ ئەو بەرهەمانەکە لە خارگەوە هەناردە ئەکرێن لە ڕێگەی ئەم گەرو ئەم گەرو هەروەها نۆکەندانەوە تێپەڕ ئەبن و دروستبوونی ئاستەنگ بۆ هەر یەکێک لەمانە بێتە دروستبوونی ئاستەنگ بۆ هەناردەی خارگ هەرچەندە لە ئێستای ئەوەی کە ئاستەنگی لە گەروی هورمز دروست کردو ئێرانە کە ڕێگە نادات هیچ بابەتێکی ژنەوە هەڵگرێک خۆی ئەڵێ هیچ بەڵام هەندێکیان تێپەڕ ئەبن لە ڕووی پیشەسازی وزەوە پرۆژەیەکی زۆر گرنگ هەیە کە ئەم پرۆژەی NGL کە غازی سروشتی چڕە و یەکێکە لە بەرهەمەکانی غاز کە لە کاتی دەرهێنانی غازی سروشتیا بەدەست دەکەوێت و بەرهێنانی ئەم پرۆژەیانی 350 میلیۆن یۆرۆ تێچووی هەبووە 175 پرۆژەکە تەواو بووە پێشبینی ئەکەن کە لەگەڵ تەواوبوونی ساڵانە 500 میلیۆن یۆرۆ داهات بۆ ئێران بەدەست بخات ئامانجەکانی کۆکردنەوەی غازی هاوڵ و دروستکردنی NGL و هەروەها بەرزکردنەوەی داهاتی هەناردەی ئێرانە با بچینە لای زانیاریەکانی تر باسی ژێرخانی ئابووری ژەگەر بکەم لەم دوورگەیە وێستگەی بەرهەمهێنانی کارەبا هەیە جگەلەوە دامەزراوەی شیرینکردنی ئاو هەیە کۆگای لۆجستی چەندین کۆگای لۆجستی هەیە و هەروەها چەندین ناوەندی پیشەسازیشی لەیە ژێرخانەکانی گواستنەوەشی فڕۆکەخانی هەیە کە لە خزمەتی کەرتی پیشەسازی نەوتی دوورگەکە و وڵاتیشە هەروەها تۆڕی جادە پیشەسازیەکەشی دیسانەوە هەر لە خزمەتی پیشەسازی وزە و پیشەسازی دوورگەکەیە بەگشتی و هەروەها بابەتەکانی ترۆمە کۆتا زانیاریمان بۆ خاوەنە گەڕێمەوە لات. دەستێ خۆش بێزریان تۆ تۆزیچکەیتە لای خۆمەوەدانیشی بۆی گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەن چ کاریگەریەکی هەیە لەسەر ئابووری جیهان و ئابووری ناوچەکە و ئەڵێن کە گەروی هورمز لە سا 20 نەوتی جیهانی پیاڕوات ئاوا هەموو جیهان تووشی ئەم شۆکە بووە ئێگە لە سا 80 پیا پۆشتایە چی بوو دواتر گفتوگوی لەسەرەکەین بەڵام منە بێ بچمە لای کاروان حەبیب لە خورماتوو فەوجیەکی لیوای 52 حەشدی شعبی لە براوجلی هیوادارم ناوەکەم ڕاست وتبێت بردومان کراوە. کاروان حەبیب پەیامبەری کورسان نیوزم لەگەڵای کاروان شەو باش ناوەکەم بەڕاستی وتووە جوان وتووە براوجلی یان ناوەکە جیاوازە ئەگەر وردەکاری ئەم بردومانەمان بۆ باسکەیت تاو باشت وتووە خاوەن سپاس دەکەم. خاوەنەوەی کە هەیە دیارە نزیکەی سەعاتی 6:30 دوای بانگی ئێوارە یاخود بانگی مەغری بارگایکی حەشدی شعبی لە سنووری خورماتوو دەکەوێتە باشووری قەزاکەوە بە دیاریکراوی لە دەوروبەری گوندی بەراوچیلیە بردومان کرا بە 3 موشک بە پێی زانیارەکان کە من دەستم کەوتووە لە دەستگامنیەکانی سنوورەکەنەوە بە تایبەتی لە سنووری ئاملیەوە بردومانەکە لە ڕێی فڕۆکەوە بووە فڕۆکەی جنگیەوە بووە و بارەگاکە لە نێو سەربازگەیەکدایە کە سەربازگەیەکی حەشدی شعبیە بە ناوی سەربازگەی شوهەدا چەند بارەگایەکی تیادایە بە پێی ئەو زانیارانی کە من دەستم کەوتووە یەکێک لە بردومانەکان کۆگایەکی چەک و تەقەمەنی کردووەتە ئامانج بە تاکو و کەمێک پێش ئێستاش من لەگەڵ چەند سەرچاوەیەک لە سنووری دەی بەراوچیلی قسەم کرد دەیانوت تاکو ئێستا دەنگی تەقینەوەی کۆگاکە دێت لە هەمان کاتیشدا بە پێی ئەو زانیارانی کە لە نەخۆشخانی گشتی خورماتووە وەرم گردووە 3 چەکداری حەشدی شعبی لە ئەنجامی بردومانەکەدا بریندار بوونە دوانیان برینەکانیان سوکە و دانەیەکیان کەمێک برینەکەی سەخت بۆ و ڕەوانەی نەخۆشخانەکانی کەرکوو کراون بە مەبەستی چارەسەرکردن دوای ئەوەی کە چارەسەری سەرەتایی و پەلەی بۆ کراوە لە نەخۆشخانی خورماتوو بە ئەمپڵاس گۆسراوەتەوە بۆ نەخۆشخانەکانی کەرکوب دیارە ئەم بردومانەی کە لە سنووری خورماتوو دێت یەکەم بردومانە لە دوای ئەوەی کە شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران دەستی پێ کردووە و ماوەی چەند ڕۆژەکە چەند بارەگایەکی حەشدی شعبی لە سنووری زۆربەی پارێزگاکانی عێراق کراونەتە ئامانج ئەمەی کە لە خورماتوو ڕووداوە یەکەم بردومانە کە لە سنووری گوندی بەراوچیلیە بارەگایەکی حەشدی شعبی کە فەوجیەکە سەر بە لیوای 52 حەشدی شعبی کراوتە ئامانج بە 3 موشک بردومان کراوە. کاروان حەبیب پەیامبەری کورسان نیوز ڕاستەوخۆ لە خورماتووە لەگەڵما بوویت سوپاس بۆ تۆ بەخێر بێت. گەروی هورمز لە سا 20 نەوتی جیهان بەیاتیە پەڕەبێت و ئاوا بارودۆخەکە تێکچووە و ئەوروپاش لەژاوە و ئەمریکاش لەژاوە ئەگەر لە سا 80 تێپەڕبووایە چی ڕوویە؟ خاوەن گرنگیەکە گرنگی گەروی هورمز لە ڕاستیە زۆر
لە قەبارەی ئەو نەوتەیان قەبارەی ئەو وزەکە بە گەروەکە ئەڕوات قەتیس نامێنێ ئەوەی کە گەروی هورمز ئابەم ڕادەیە کە تۆ باست کرد گرنگ ئەکات چەند هۆکارێکی ترخۆ جگە لە گەروی هورمز چەند ڕێڕەوێکی ترمانەیە بۆ نمونە ڕێڕەوی ئاوی ترمان هەیە هێڵی بۆریمان هەیە ئەسڵەن هەندێک وڵاتمان هەیە لەوانە ئەمریکا کەنەدا بەرازیل کە ئەسڵەن پشت بە گەروی هورمز نابستن و بەرهەمهێنەری گەورەی نەوتیشن بەڵام چی گەروی هورمز ئالەم ئاستەیە کە تۆ باست کرد گرنگ ئەکاتەوە یەکەمیان پێگە جیۆپۆلەتیکیەکەیەتی ینی پێگەی گەروی هورمز وایە کە هەندێ وڵات کە گەورە بەرهەمهێنەری وزن گەورە بەرهەمهێنەری نەوت و جوگرافی و سیاسی پشت بەڵێ پشت بەم گەروە ئەبەستن ئەمە بابەتێکە زۆر گرنگە بۆ نمونە لەوانە سعودیا ئەگەر دوور نەڕۆین عێراق قەتەر ئیمارات ئەمانە وڵاتن کە پشت بەم دوورگەیە ئەبەستێ بەم گەروە ئەبەستنەوە پێگەکەی گرنگ ئەکاتەوە بابەتێکی ترەوەیە کە خۆی ئاڵوگۆڕ و یان ناسەقامگیری لە نرخی نەوت لە بەرهەمهێنانی جیهانی نەوتەکە لە گۆڕانکاری لە بەرهەمهێنانی جیهانی نەوتەکە دروست نابێت لە گۆڕانکاری لەو قەبارەیە دروست ئەبێت کە قابلی مامەڵەکردنەوە ئەچێتە بازاڕەکانی جیهانەوە کە ئەو نەوتەش کە وەک پێم وتی لە گەورە بەرهەمهێنەرانی وزەوە دابین ئەکرێت لە ڕێگەی گەروەکەەوە ئەچێتە بازاڕە جیهانیەکان ئەو نەوتەیە کە قابلی مامەڵەکردنە ئەچێتە بازاڕە جیهانیەکان ئەو بێتە هۆکاریەوەی کە ئەم گەروە یەکجار گرنگە کات و هەر جۆرە ناسەقامگیریەک لە گەروەکە ناسەقامگیری گەورە لە بازاڕەکانی جیهانە دروستەکە بابەتێکی تریشەوەیە کە ئەگەر ناسەقامگیری یان ڕاگررتنی کارەکان لەم گەروە ڕووبات جێگرەوەی خێرابوونی نیە بۆ نمونە سعودیا هێڵێکی بۆری هەیە ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوە کە یەکسەر نەوتی سعودیا ئەبات بۆ دەریای سوور بەڵام قەبارەی هەناردەکەی کەم ئەکاتەوە و نەبوونی جێگرەوەی خێراش دیسانەوە ئەم پێگەی ئەم گەروە لەو ئاستەیە گرنگەکات ئەمڕۆ نوێترین لێکەوتەوە هاڵە ئابوووریەکانی ئەمڕۆی جەنگەکە چی بوون؟ خاوەن ئەگەر بمێ باسی نوێترین لێکەوتە ئابوووریەکانی جەنگەکەت بۆ بکەم سەرەتا ئەوەی کە گرنگە وەزارەتی کارەبای عێراقەڵێت هەناردەی غازی ئێران بۆ عێراق لە ئاستێکی زۆرا بەرز بۆتەوە پێشووتر بە دیاریکراوی 6 ملیۆن مەتر سێجا بوو ئێستا هەفتەی ڕابردوو بۆ 18 ملیۆن مەتر سێجا بەرز بۆتەوە ئەڵێ بەشی زۆری ئەم غازە بۆ پارێزگاکانی باشووری عێراق سەرفەکرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا ئەمە ڕەنگە هەواڵێکی دڵخۆشکەر بێ بۆ عێراق و بۆ عێراقیەکان و بابەتێکی ترەوەی کە هێرش کراوەتە سەر بەندەری فوجەیرە لە ئیمارات و بەشێکی کاریبارکردنی نەوت لەم بەندەرە و پاڵاوتنەکەی پەکی کەوتووە عێراقچیەڵێ و هێرشانەی دوێنێ بۆ خار کراوە لە ئیماراتەوە کراوەمە بارودۆخی نێوان ئیمارات و ئەمە شتێکە کە عێراقچی ئێڵێ بەبێ ئەوەی کە هیچ بەڵگەیەکی بۆ هێنابێتەوە بەڵام مادام وەزیری دەرەوەی وڵات واڵێ ینی هاوکێشەکان لە نێوان بە تایبەتی ئیمارات و ئێران ڕەنگە بەرەو ئەوە بچێکە زیاتر ئاڵۆز بێ بابەتێکی ترکە هەیە ناوچەی پیشەسازی لە سیرجان کە لە پارێزگای کرمانی ئێرانە هێرش کراوەتە سەر ئەمەیەکێک کە لە ژێرخانە گرنگەکان و یەکێک لە پاڵاوگە گرنگەکانی ئەوێ و بابەتێکی تر کە زۆر گرنگە بابەتی جموجوڵە لە گەروی هورمز خاوەن ئێرانەڵێت هەڵبەتە ئێران نا ینی ئاژانسە جیهانیەکان ئەڵێن بەرپرسانی ئێران و تویانەکە ڕۆشتنی هەندێک لە کەشتیەکان تاوتو ئەەکەین بەو مەرجەیکە ئەو نەوت هەڵگرانە مامەڵەکانیان بە یوان بێت ئەمە بابەتێکە بابەتێکی ترەوەیەکە ئەڵێ هەناردەی نەوتی ئێران لەو گەروە بەرز بووەوە بابەتێکی ترەوەیە کە ڕێگەی بە کەشتی تورکی داوە لەوێەوە بڕوا کەشتی چینیەکان تا ئاستێک ڕێگەیان هەبووە لەو گەروەوە بڕۆن ئەمە دوایین گۆڕانکاریەکانی گەروی هورمزەکەت وەکو ئێستا باسیشمان لێ کرد بابەتێکی گرنگە بۆچی ئێران مەرجی داناوە ئەگەرەتەوێت تێپەڕ بیت بە دۆلار پارەمەیە بە یوان بیە باشە خاوەن ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە ئێران دەستی بۆ بردووە یەکەم گرنگیەکەیەوەیە کە ئێوێ بڵێ کۆنتترۆلی گەروەکە لە دەستی خۆمایە و ئەتوانم و پێم ئەکرێ و ڕێگە نادەم کە بە دۆلار مامەڵە بکەن باشە بۆچی نایکا بەتمەنی ئێرانی بۆ کردوێتی بە یوانی چینی ئاخر خاوەن سیر کە بۆ مامەڵەی نێودەوڵەتی ڕەنگە تمەن قورس بێ بۆ وڵاتانی تر بتوان مامەڵەی پێ بکەن لەبەرەوەی کە خۆ دەزانی هەر ئەسڵەن ئاڵوگۆڕ و مامەڵەی جیهانی بۆ ئێرانیش سزای لەسرە بەڵام یوان بابەتێکەکە یعنی ئەتوانێ ئەو حکومە بکات بڵێ وڵاتانی تریژە گەریانێنەوە هەڵگرەکان بڕوە با بە یوان مامەڵە بکەن لە ڕووی قازانج و زەرەرەوە چ قازانجێکەکە ئێران کە بە یوان وەریگرێت خاوەن بابەتی قازانجەکە ئەنی زۆرتر ئەم بڕیارە بۆ ئەوە ئەگەڕێتەوە لەبەرەوەی کە خۆمانەزانی کە بەشی هەرە زۆری ئەگەر نەڵین هەموو نەوتی جیهان بە دۆلار مامەڵی پێکرێت هەرێک کە خۆمان پێی ئەڵێن پترۆ دۆلار و ئەم بڕیارە کە ئێران داوێتی
یەکەم ڕەنگە هەوڵێک بێ بۆی کە پێگەی دۆلار لاواز بکات لە بەرەوەی کە تۆ بە دۆلار کڕین و فرۆشتن بەنەوتەکە کرد بێگومانە بێ سیستمە جیهانیەکە بەکاربێنی سویفت بەکاربێنی بانکە ئەمریکەکان بەکاربێنی کە خۆی ئێران بەهۆی سزاکان و ماوەیەکی دوور و درێژە دابڕاوە لەو سیستمانە و کاتێک ئەم بڕیارە ئەیات و ئەم حکومە ئەکات کە ئەبێ وڵاتان یوان بەکاربێنە ڕەنگە هەوڵێک بێ بۆ لاوازکردنی دۆلار و ڕەنگە ئەمە هەنگاوێکیش بێ بۆ بەهێزکردنی پەیوەندە استراتیژیەکانی لەگەڵ ئەمە باسی نەوتەکەین بەڵام گرنگی نەوت لە پاڵاوتنیایەتی ئەگەر هاتوو لێرە و لەوێ پاڵاوگەیەکی نەوتی بکرێتە ئامانج بۆردومان کرێت لە ڕووی ئابووریەوە زەرەر و زیانەکانی چی ئەبن بۆ ناوچەکە بۆ وڵاتەکان گرنگی پاڵاوگەکان کە وەکو خۆشت وتت پاڵاوگەکان ئەو نەوتەخاوە کە هاوڵاتیان ڕەنگە وەکو بەکاربردن هیچ خێرێک لە نەوتەخاوەکە نەبینن بەڵام بەرهەمەنەوتیەکانی زۆر بە چڕوپڕی بەکارێنن بۆ نمونە بنزین بۆ نمونە گازوایل بۆ نمونە قیر کە ئەمانە هەمووی لە پاڵاوتنی نەوت دروست ئەکرێت ئەگەر بێت و پاڵاوگەیەک لە شوێنێک بکرێتە ئامانج ئەگەر قەبارەی زیانەکە زۆر بێت و پاڵاوتن لەو شوێنە پەکی بکەوێت و ئەگەر جێگرەوەیەکی خێرانە بێ بۆ نمونە خێرا بتوانیت ئەمە لەگەڵ شتێکی تر ئاڵوگۆڕ لیان لەگەڵ بەرهەمی شوێنێکی تر ئاڵوگۆڕی پێ بکەی بێگومان نرخی ئەو بەرهەمانە لەسەر هاوڵاتیانی ئەو شوێنەکە پاڵاوگەکەی کراوەتە ئامانج گرانە بێ بنزین گرانە بێ گازوایل گرانە بێت و ئەگەر کورتمەوداش بێ لانی کەم بۆ ماوەیەکی کوردە و گۆڕانکاریە دروستە بێت. زریان ڕەحمانی هاوکارم لە دیسکی ئابووری کورسات نیوز سپاس بۆ ڕوونکردنەوەی ورد بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز. ماندوو نەبی سپاس. سەرۆکی ئەمریکا ئاشکرایە کات زۆرێک لە وڵاتانی بەرژەوەندیان لە گەروی هورمزا هەیە بەنیازن کەشتی جەنگی بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە ڕەوانەی گەروەکە بکەن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس بڵاوی کردوەوە ئەڵێت زۆرێک لە وڵاتان بە تایبەتی ئەوانەی بەهۆی هەوڵەکانی ئێران بۆ داخستنی گەروی هورمز زیانیان بەرکەوتووە بە هەماهەنگی لەگەڵ ئەمریکا کەشتی جەنگی ڕەوانەکەن بۆ ئەوەی گەروەکە بەکراوەی و ئارامی بمێنێتەوە. ئەوان پێشتر لە سەداسەدی توانە سەربازیەکانی ئێرانیان لە ناو بردووە بەڵام هێشتا ئاسانە بۆ ئێران درۆنێک یان دوان بنێرن یان مینێک بچێنن یان موشکێکی کورتمەودا ئاراستەی ڕێڕەوی گەروەکە بکەن. وتیشی هیوادارن چین، فەڕەنسا، ژاپۆن، کۆریای باشوور، بەریتانیا وڵاتانی ترش کە بەهۆی ئەم کۆت و بەندە دەست کردەوە زیانیان بەرکەوتووە کەشتی بۆ ناوچەکە بنێرن بۆ ئەوەی ئیتر گەروی هورمز نەبێتە هەڕەشە لەلایەن وڵاتێکەوە کە بە تەواوی تێکشکێنراوە. تا دێت جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران فراوانترە بێت و ئەمریکا ژماری سەربازی زەمینی و دەریایی لە ناوچەکەیە زیاتر دەکات. ئەویش بەناردنی کەشتی USS تریپۆلی و هێزی مارینز بۆ ناوچەکە. پێشبینی شەکرێت 4 ئامانج لە پشت ئەم هەنگاوی ئەمریکاوە هەبێت. لە نێوانیانە ئۆپراسیۆنی زەمینی بۆ سەر گەروی هورمز و دورگەی خارگ و دەست بە سەراگرتنی یۆرانیۆمی پێتێنراوی ئێران. لە سەروبەندی فراوانبوونی بازنەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل جیێران ئەمریکا مادەی سەربازی و زەمینی و دەریایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەکات و هەزاران سەربازی هێزی مارێنز لە ناوچەکەدا جێگیر دەکات. هێزی مارێنزی سوپای ئەمریکا لە بنەڕەتدا هێزێکی ڕاهێنراوە بۆ ئۆپراسیۆنی زەمینی و دەریایی هەستیاریەکان. لە کاتە زۆر پێویستەکانیشدا ئەرکی پاراستنی ئاسایشی باڵوسخانەکانی ئەمریکا و گواستنەوەی هاوڵاتی مەدەنی و فریاکەوتنی پێدەست پێدرێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ بڵاوی کردوێتەوە پیت هێکسێت وەزیری جەنگی ئەمریکا لەسەر داوای فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکۆم بڕیاری داوە یەکەی سیویەکی هێزی مارێنزی سوپای ئەمریکا و کەشتی سەربازی USS تریپۆلی لە زەریای هێمن و لە نزیک چین و تایوانەوە بوازێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نزیکەی 5,000 سەربازی هێزی مارێنز و دەریاوانی لەخۆ کردووە لەگەڵ چەندین کەشتی سەربازی و فڕۆکەی سەربازی F-35 و MV-22 ئۆسبری. ریچارد وایتس بەڕێوەبەری ناوەندی شیکاری سەربازی و سیاسی پەیمانگای هودسن لە واشنگتن ڕایگەاندووە پێدەچێت 4 ئامانج لە پشت جێگیرکردنی هێزی مارێنز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت. ڕاشی گەاندووە ئامانجی یەکەم لە چوارچێوەی جەنگی دەرونیدایە و
بۆ بڵاوکردنەوەی ترس و دڵەڕاوکێیە لە نێو سەرکردەکانی ئێران و ئامانجی دووەمیش زەمینە سازیە بۆ دەست بە سەرداگرتنی دوورگەی خار. ئامانجی سێمیش بریتیا لە دەست بە سەرداگرتنی یۆرانیۆمی پیتێنراوی ئێران و ئامانجی چوارەم و کۆتاییش هاوکاریکردنی وڵاتانی ناوچەکەیە لە دوای قۆناغی جەنگ. لە پرسراوانی باڵای پێشووی ئەمریکا و چاودێرانی سیاسی و سەربازی بە دووری نازانن ڕەوانەکردنی هێزی مارێنز بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئۆپراسیۆنی زەمینی ئەو هێزەی بۆ سەر دوورگەکانی گەڕووی هورمز و دوورگەی خارگی بەدوادا بێت. تەنانەت بە دووریش نازانرێت ئۆپراسیۆنی زەمینی بۆ ناو خاکی ئێرانی لێ بکەوێتەوە ئەگەر ئێران هۆکار و پاساوی دیار لەبارەی توانای ئەتۆمی و موشەکەکانیەوە یاخود لەبارەی کەرتی وزە بدات بەدەستەوە. ئێران پلانێک تاوتویە کات بۆ کردنەوەی ڕێگا بۆ ژمارەیەکی سنووردا لە کەشتیە نەوت هەڵگرەکان بۆ تێپەڕبوون لە گەڕووی هورموز بۆ مەرجەی دراوی یوانی چینی بەکاربهێنن. تۆری CNN هەزاری چەند لێپرسراوێکی باڵای ئێرانەوە ئاشکرای کردووەڵێت دەسەڵاتدارانی ئەو وڵاتە پلانێک تاوتویەکەن بۆ ڕێگەدان بە هاتوچۆی ژمارەیەکی سنوورداری کەشتی نەوت هەڵگر ئەگەر دراوی یوانی چینی بەکاربهێنن. ئامانجیان لەو هەنگاوە بێباکردنی دۆلاری ئەمریکیە لە بازاری وزە لەگەڵ سوود وەرگرتن لە هاوکاریە ئابوووریەکانی چین لە کاتی گەمارۆ و جەنگدا. لێپرساوێکی ئەمریکاڵێت سوپای وڵاتەکەی نزیکەی 10,000 درۆنی زیرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو کردوێتەوە کە لەلایەن کۆمپانیای پێریناڵ ئۆتۆنۆمی پەرەیان پێدراوە و توانای دەستنیشانکردن و تێکشکاندنی درۆنیان هەیە بەبێ دەستوەردانی مرۆیی. باز لەوەشەکەن ئەو درۆنانە لە جەنگی ئۆکرایندا تاقی کراونەتەوە و توانیویانە زیاتر لە 1000 درۆنی ڕووسی بخەنە خوارەوە. ئەوەش بەشێکە لە استراتیژی نوێی واشنگتن بۆ کۆنتڕۆڵکردنی ڕەوش و بەرەنگاربوونەوەی ئەو فشارانەی ئەخرێنە سەر هێزەکانیان لە ناوچەکەیە. لەگەڵ پەرسەندنی ململانە سەربازیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سوپای ئەمریکا پەنا بۆ تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو دەبات بە مەبەستی پاراستنی هێزەکانی و بەرەنگاربوونەوەی هەڕەشە ئاسمانیەکان. بەپێی زانیاریە ڕەسمیەکان واشنگتۆن نزیکەی 10,000 فڕۆکەی بێفرۆکەوانی لە ناوچەکەدا بڵاو کردوتەوە کە بە سیستەمی ژیری دەستکرد کار دەکەن. ئەو هەنگاوە استراتیژیەش وەڵام دەرەوەیەکی خێرایە بۆ فشارە ئەمنیانەی درۆنەکانی ئێران لە گۆڕەپانی جەنگدا دروستیان کردووە بە تایبەتیش لە سایی ئەو ڕەوشاڵۆزەی کە 15 ڕۆژان ناوچەکەی گرتوتەوە. ئەو درۆنانەی ئەمریکا کە بە مێرپۆست ناسراون لەلایەن کۆمپانیای پێرنیاڵ ئۆتۆنۆمی پەرایان پێدراوە و لەژێر چاودێری و پشتیوانی وەبەرهێنەر ئێرێک شمیت بەڕێوبەری پێشووی کۆمپانیای گۆگڵ بەرهەمهێنراون. سیستەمی ئەو فڕۆکانە پشت بە ژیری دەستکرد دەبەستێت بۆ دەستنیشانکردن شوێنکەوتن و تێکشکاندنی درۆنە هێرشبەرەکان بەبێ دەستێوەردانی مرۆیی ڕاستەوخۆ. ئەو تەکنۆلۆژیایە ڕێگە بە هێزە سەربازیەکان دەدات بە کاراییەکی زۆرتر و خێراییەکی بێوەنا ڕوبەڕووی شەپۆلی درۆنەکان ببنەوە. لێپرسراوێکی ئەمریکی ئاشکرای کردووە مێرۆپس پێشتر لە جەنگی ئۆکرایندا تاقیکردنەوەی مەیدانی بەرفراوانی بۆ کراوە و سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە. بەپێی ئەمارەکانیش توانیویەتی زیاتر لە 1000 فڕۆکەی بێفرۆکەوانی ڕووسی بخەنە خوارەوە. ئەو ئەزمونە ژوای کردووە واشنگتۆن متمانەی تەواوی بەو سیستەمە هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی درۆنە خۆکوژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو پەرسەندنە سەربازیە لە کاتێکدایە کە جەنگ چووەتە هەفتەی سێیەمەوە و نیگەرانیە نێودەوڵەتیەکانیش بەرامبەر پەکەوتنی گەڕووی هورمز لە زیادبووندایە. ئەو ڕێڕەوە ئاویە کە 5 لە سەریەکی غازی سروشتی و نەوتی جیهانی پێدا تێدەپەڕێت بەهۆی هێرشەکانی ئێرانەوە داخراوە و ئەوەش بۆتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا. لێپرسراوانی ئەمریکا ژاماژە بەوە دەکەن بڵاوکردنەوەی و تەکنەلۆژیا نوێیە بەشێکە لە هەوڵەکان بۆ کەمکردنەوەی کاریگەری و فشارە ئابووری و سەربازیانەی تاران لە ڕێگەی درۆن و موشەکەکانیەوە دروستی کردووە. لە کاتێکدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕەتی دەکاتەوە کاتێکی دیاریکراو بۆ کۆتایی هێنان بە ئۆپراسیۆنەکانی وڵاتەکەی و ئیسرائیل بۆ سەر ئێران دابنێت. سەرچاوە هەواڵگیریەکان پێشبینی دەکەن ئەم جەنگە هاوبەشە لەگەڵ ئیسرائیل بۆ ماوەی 3 تا 4 هەفتەی تر بەردەوام دەبێت. لە سەرەتای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە تا ئێستا نزیکەی 5,000 کەس لە ئێران کوژراون و لە پارێزگای سنەش 114 کەس گیانیان لەدەستداوە. بە پێوە ئامارانی میدیاکان بڵاویان کردوتەوە لە ماوەی 2 هەفتەی جەنگە 4765 کەس لە ئێران کوژراون کە 205 کەسیان مناڵ بوون و لە کۆی کوژراوەکانیش 1122 کەسیان لە هێزە چەکدارەکان بوون. ئەمڕۆژ بەهۆی هێرشەکانەوە لە شارۆچکەی ئیوان سەر بە پارێزگای ئیلام 6 کەس کوژران.
بەپێی سەرچاوەکان تا ئێستا تەنها لە پارێزگای سنە 112 هاوڵاتی کوژراون. وتەبێژی حکوومەتی ئێرانی شەڵەیەت لە ماوەی 2 هەفتەیە 43 بنکەی فریاکەوتنی خێرا و 32 ئەمبولانس و 120 خوێندنگە زیانیان بەرکەوتووە و لە ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی تری ئێرانیش 20 نەخۆشخانە و 98 باڵەخانە زیانی زۆریان بەرکەوتووە. وەزارەتی ڕۆشنبیری ئێرانیش بڵاوی کردوێتەوە لە سەرەتای هێرشەکانەوە تا ئێستا 56 مۆزەخانە و شوێنەواری مێژویی زیانیان بەرکەوتووە کە 90یان لە تاران و 12شیان لە پارێزگای سنە و ژمارەیەکیشیان لە ئەسفەهانن. بەپێی ئامارەکان لە ئەنجامی هێرشەکانی ئێران بۆ سەر ناوچەکە تا ئێستا 13 سەربازی ئەمریکی کوژراون و 200 سەربازی تریش بریندار بوون. بەپێی ئەو ئامارانی بڵاو کراونەتەوە لە 28 دووەوە کە هێرشەکانی سەر ئێران دەستیان پێکردووە. ئێرانیش بنکە و بارەگا و بەرژەوەندیەکانی ئەمریکای لە ناوچەکە کردووەتە ئامانجوو. بەهۆی ئەو هێرشانەشەوە تا ئێستا 13 سەربازی ئەمریکا کوژراون و 6یان ئەندامی ئەو فڕۆکەی پڕکەرەوەی سوتەمەنی بوون کە ڕۆژی هەینی لە ڕۆژاوای عێراق کەوتە خوارەوە. هەر بەپێی ئامارەکان 200 سەربازی ئەمریکا بریندار بوون. لەو ژمارەیەش 170یان چارەسەر کراون و گەڕاونەتەوە سەر ئەرکەکانیان. لە نوێترین پێشهاتە سەربازیەکانە کۆشکی سپی ئەمریکا بەکارهێنانی بۆمبی حەشار گەشتکێنی GBU 57A لە هێرشەکانە بۆ سەر پێگە استراتیژیەکانی ئێران ڕاگەیاند. ئەو چەکە بە بەهێزترین بۆمبی نائەتۆمی لە جیهانە بۆ بڕینی قوڵایی زەوی دانرێت. توانایەکی وێرانکەری تەنها کەرەستەیەکی تەقەمێنی نییە، بەڵکووا دیزاین کراوە بۆ ئەوەی بگاتە قوڵاوی زەوی. کۆشکی سپی ئەمریکا باز لەوە دەکات لە هێرشکردنا سەر ئێران بۆمبی حەشار گەشتکێنیان بەکارهێناوە کە توانای بڕینی زیاتر لە 6 متر کۆنکرێتی هەیە و باهێزترین بۆمبی نائەتۆمیە لە جیهاندا بۆ بڕینی قوڵایی زەوی. کۆشکی سپی ئەمریکا بڵاوی کردەوە بۆمبی حەشار گەشتکێنی GBU 57 لە شەڕی ئێران بەکارهێناوە کە بەیەکێک لە پێشکەوتووترین و ترسناکترین چەکە نائەتۆمیەکانی جیهان دەناسێت. تایبەت بە تێکشکاندنی و ئامانجانە دروستکراوە کە لە قوڵایەکی زۆری ژێر زەویدا حەشار دراون. ئەو بۆمبە زەبەلاحە کێشەکەی دەگاتە 13 تۆن و لە ڕێگەی فڕۆکەی بۆمب هاوێژی بیتووەوە ڕاستە دەکرێت و توانای بڕینی زیاتر لە 6 متر لە کۆنکرێتی هەیە. اینجا دەتەقێتەوە و دەتوانێت 2 تۆن و 500 کیلۆگرام تەقەمەنیش لەگەڵ خۆیدا هەڵبگرێت. بۆمبەکە زۆر وردە لە لێدان و پێکان چونکە بە تیشکی لێزەر ئاراستە دەکرێت و یەکەم جاریش ئەو شوێنی ئامانجەکە بە تیشکی لێزەر نیشان دەکرێت و بۆمبەکەش دوای هەڵدانی لەسەر ئەو ئاراستەیە بووی دەچێت. شارەزانی سەربازی ئەمریکاش دەڵێن دەتوانرێت دوو لەو بۆمبە یەک بە دوای یەک لە هەمان خەڵ بدرێت بۆ ئەوەی دڵنیایی بدرێت کە دەگاتە قوڵایی زەوی. پێکاتی دەروی بۆمبەکە لە پۆڵایەکی تایبەتی زۆر ڕق دروست کراوە. ئەمە ژوا دەکات وەک بزمارێکی گەرم بەناو چینە سوورەکانی کۆنکرێتی بەهێزکراودا بڕوات. جیاوازە سەرەکیەکەی بۆمبە بەراورد بە بۆمبەکانی تر ئەوەیە لە کاتی بەرکەوتن بە زەویدا ناتەقێتەوە، بەڵکو سیستەمی تەقینەوەی دواخراوە بەکاردەهێنێت و دوای ئەوەی چینە سوورەکانی کۆنکرێتی دەبڕێت و دەگاتە ناوجەرگەی حەشارگەکان. اینجا مادە تەقەمەنیەکەی چالاک دەبێت. لە مانگی 6 ساڵی ڕابردوودا لە شەڕی 12 ڕۆژی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل هێزەکانی ئەمریکا لە ڕێگەی بەکارهێنانی فڕۆکەی بۆمب هاوێژی بیتوو ئەو جۆرە بۆمبەیان بۆ بە ئامانجگرتنی بنکە ئەتۆمیەکانی فۆردۆ و نەتەنز و ئەسفەهان بەکارهێنا. میدیاکانی ئەمریکاش بڵاویان کردوێتەوە بنکی ئەتۆمی فۆردۆ 80 بۆ 90 متر قوڵە و تەنها بۆمبی حەشار گەشتکێن توانای لەناوبردنی هەیە و چەند وێنەیەکی بنکەکانیش بڵاو کرانەوە کە زەوی دەوروبەری بنکە ئەتۆمیەکان با تایبەتیش بنکەی فۆردۆ کون بووە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی سادیقون ئەڵێت زیا لە 170 ئیمزای ئەندامانی ئەنجومەنەکە کۆکراوەتەوە وەکو داواکاریەکی ڕسمی بۆ دانیشتنێکی تایبەت بۆ هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ ئەمریکایە. ئەو هەنگاوەش بەهۆی پێشێلکردنی بەندەکانی ڕێکەوتنەکە و هێرشکردنە سەر بارەگاکانی حەشدی شابی بووە. داواکاریەکە جگەل هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنەکە داوای داخستنی باڵیۆزخانەی ئەمریکاشەکە لە بەغا. لەلایەکی ترەوە ئەندامانی فراکسیۆنی حقوق پێشنیازیان کردو عێراق پەنا بۆ ڕێکەوتنی نوێ لەگەڵ وڵاتانی وەک رووسیا و چین بات بۆ پاراستنی ئاسمانی وڵات. لە ئێستاشا چاوەڕوان ئەکرێت سەرۆکی ئەنجومەنی نوێنەران وادەیەک بۆ کۆبوونەوەیەکی تایبەت لەو بارەیەوە دیاری بکات.
سەرڕای شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران کە بەهۆیەوە چەندین موشک و درۆنە ڕاستی سعودیە کراوە، بەڵام خەڵکی ئەو وڵاتە بە بێگوێدانە ئەو ڕەوشە ناجێگیرە دەستیان بە ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزان کردووە و ڕوو لە بازاڕەکانەکەن و بۆ کڕینی پێداویستیەکانیان. لە کاتێکدا شەڕێکی سەخت ناوچەکەی گرتوتەوە، بەڵام شەقامەکانی شاری ڕیاضی پایتەختی سعودیە لە ڕۆژانی کۆتایی ڕەمەزاندا جمعیان دێت و دانیشتوانی ئەو شارە خۆیان بۆ جەژنی ڕەمەزان ئامادەکەن. پارکی کتێبخانەی مەلیک فەهدە لە ڕیاضی پایتەختی سعودیە سەردانکەران دوای ڕۆژ و شکاندن لێرە کۆ دەبنەوە بۆ پشودان کە جلوبەرگ و پێداویستیەکانی جەژن دەکڕن. بازاڕی مێژووی زەل کە یەکێکە لە کۆنترین بازاڕەکانی ڕیاض، عەبدولعەزیز عەدری دوکاندارێکە دەڵێت کە هاتوچۆی کڕیاران بە درێژای ڕەمەزان بەجێگیری ماوەتەوە. کات نزیک بۆتەوە لە جەژن کەش و هەواش خۆشە، لە هەمووی گرنگتر ئاسایش و سەقامگیری هەیە. ئەوەش وای کردووە کڕیاران ڕوو لە بازاڕەکان بکەن. کۆڵانە تەسکەکانی بازاڕەکە پڕبوون لە بوونی بخۆر و بانگوازی فرۆشیارەکان بۆ فرۆشتنی کاڵاکانیان. ئومرەندا دۆسەری خاوەن دوکانێکە لە بازاڕی زەل ڕایگەیاند ئەو کڕیانانەی بە دوای کەلوپەلی دەگمەندا دەگەڕێن ڕوو لەو بازاڕە دەکەن. سوپاس بۆخوا، ئەمە بازارێکی میلیە، کۆنترین بازاری سعودیەیە. زۆرترین کڕیارەکانمان گەشتیارن کە بۆ دەستکەوتنی هەر شتێکی کە لە پووری کۆن ڕوو لەم بازارە دەکەن. هەندێک جاریش بۆ ڕاکێشانی سرنجی کڕیارەکان کاڵای نوێ نمایش دەکەین، بەڵام هەر چەندە دنیا بگۆڕێت بخورد هەر وەک خۆی دەمێنێتەوە. بە تایبەتیش لە مانگی ڕەمەزان و جەژندا وەک بەرهەمێکی بەناوبانگ و پڕکڕیار دەمێنێتەوە. بۆ زۆرێک لە خەڵکی سعودیە کۆبوونەوەی خێزانی و ئامادەکاریەکانی جەژن بۆ کەلتور. سەرڕای ئەوەی وڵاتەکەیان بەهۆی هەڵگیرساندنی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بۆ تەناوچێکی مەترسیدار و چەندین موشک و درۆن ئاراستە کراوە، بەڵام هاوڵاتیانی سعودیە ژیانێکی ئاسایی بەڕێ دەکەن و ئامادەکاری بۆ پێشوازی کردن لە جەژنی ڕەمەزان دەکەن. سەرۆکی یەکێتی لە دەباشان پێشوازی کرد لە کۆنسوڵی گشتی هۆڵەندا لە هەرێم و گفتوگۆیان کرد لەبارەی دوایین پێشهاتەکانی جەنگی دژی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە کۆبوونەوەکەی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئادریان ئایسلایستن کۆنسوڵی گشتی هۆڵەندا لە هەرێمی کوردستان دوایین پێشهاتەکانیان تاوتوێ کرد لەسەر جەنگ لە ناوچەکە و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان و عێراق. هەلە کۆبوونەوەکەی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی جەختی لە دوورخستنەوە لە ململانیەکان لە هەرێمی کوردستان کرد و وتی تەواوی هەوڵەکانیان بۆ پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. دوای ئەوەی سەکۆیەکی موشەکی لە نزیک سەربازگەی کەیوەن لە خانوویەکی گەڕەکی فەیلق لە کەرکووک دۆزرایەوە، ئێزەمیەکان بازگەی کاتیان لە شارەکەی داناوە. ڕێبۆرتەها پارێزگاری کەرکووک کە هاوکات سەرۆکی لیژنەی باڵای ئەمنی پارێزگاکەی ئەڵێت بەزاندنی ئاسایشی کەرکووک هێڵی سوورە و تا ئێستا ئاسایشی کەرکووک بەراورد بە پارێزگاکانی عێراق زۆر باشترە. پارێزگاری کەرکووک ئەڵێت هەماهەنگی باش لە نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان هەیە و ئەوە ژوای کردووە دۆخی ئەمنی کەرکووک باشتر بێت. کەرکووک سەبارەت بە دۆخی ئەمنی و سەربازی کەرکووک جێ خۆیەتی سوپاسی هێزە ئەمنیەکان بکەم و سوپاسی قیادی عملیات بکەم. بە تەواوەتی هەماهەنگێکی باش لە نێوانیان دروست بووە و تەنسیقێکی باش هەیە بۆتە هۆکاری ئەوەی کە تا ئەم دەقەیە ئەمنیەتی کەرکووک لە هەموو شارەکانی تر باشتر بێ. سوپاس بەخوای گەورە. بۆیە چی پێویست بکە بۆ بەرقەرارکردنی ئەمنیەتی کەرکووک ئێمە هەموو ڕێگایان ناگرینە بەر و کۆمەڵانی خەڵکی کەرکووک لە ئێمە تێگەن ئەم سەقامژیری و ئەمنیەتیە بە ئاسانی بەدینە هاتووە لە شارەکەیە. بۆیە داوا لە خەڵکەکەم خەڵکیش هاوکارمان بێت، خەڵک لەگەڵمانە تا ئەم دەقەیە و بەردەوام لەگەڵمانە بن. ئەمنیەتی کەرکووک هێڵی سوورە بۆ هیچ کەسێک کەڕی پێ نادرێت تەجاوزی بکات و سیقەشم هەیە بە هەموو ئەوانی کە لەگەڵما کارەکەن لە حکوومەتی خۆجێی لە ئیدارە و لە لیژنەی باڵای ئەمنی کەرکووکە سیقەی تەواوم پیان هەیە.
فات حسێن وەزیری دەرەوەی عێراق خۆشداری داوە لە کاریگەری جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بۆ سەر عێراق و جەختی کردوێتەوە ئەو جەنگە مەترسیەکی زۆر لەسەر ئابووری عێراق دروست دەکات. ئەژڵێت مەترسیەکانی شەڕی ئێران تەنها لە هێرشە سەربازیەکانە کورد نابێتەوە، بەڵکو ئاستی مەترسیەکان گەورەترن و پێدەچێت ببنەوەی یەکخستنی یان پەکخستنی هەرادەکردنی نەوت کە شادەماری ئابووری عێراقە. ئەو لێدوانی وەزیری دەرەوەی عێراق لە پەیوەندیەکی تەلەفۆنیا بووە لەگەڵ پاولۆ ڕەنجەل وەزیری دەرەوەی پورتوگال و گفتوگۆیان کردووە دەربارەی پێشاتە مەترسیدارەکانی ناوچەکە و ڕێگەکانی کەمکردنەوەی ئەڵۆزیەکان و هێوەرکردنەوەی ڕەوشی ناوچەکە. مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێت بۆ ماوەی 5 مانگ توانای دابینکردنی موچە و پێداویستیان هەیە، بەڵام لە گەری بەردەوامبوونی شەڕ و ئاڵۆزیەکان کەمبوونەوەی هەناردەی نەوت پەنابەنە بەر قەرزی ناوخۆیی بۆ پڕکردنەوەی موچە و پێداویستیەکانی حکوومەت. ئەژڵێت کاریگەریەکانی کەمبوونەوەی هەناردەی نەوت لە 2 مانگی داهاتووە دەرەکەون. ڕاوێژکارەکەی سوودانی ئەژڵێت پێشنیاریان کردووە قەرزی ناوخۆیی بکرێت بۆ پڕکردنەوەی کورتێنان بۆ دابینکردنی موچە لە گەری بەردەوامبوونی شەڕ و ئاڵۆزیەکان و داخستنی گەروەی هورموز. محەممەد طاهر سەرپەرشتیاری کۆمەڵگەی دەواازەی نێودوڵەتی باشماغ و سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی دەواازەی سەیرانبەن ئەڵێت لە ئەمڕۆ جموجۆڵی بازرگانی لە دەواازەی سەیرانبەن دەستی پێکردوێتەوە کە بەهۆی شەڕی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلەوە داخرا بوو، هاتوچۆی بازرگانی و گەشتاری تایە ڕاگیرا بوو. جوری بازرگانی و پیشەسازی سلێمانی شەڵێت کردنەوەی دەواازەی سەیرانبەن ئەبێتە هۆی ئاسانکاری زیاتر بۆ گواستنەوەی شتومەک و کاڵای بازرگانی بۆ سلێمانی و ناوچەکانی تری هەرێمی کوردستان و باشترکردنی جموجۆڵی بازرگانی و خزمەتگوزاری زیاتر بۆ هاوڵاتیان لەگەڵ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی کاڵا و پێداویستیە بنەڕەتیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. دەواازەی نێودوڵەتی حاجی ئۆمەرانی شەڵێت لە سبەینێەوە دەواازەی حاجی ئۆمەران لەگەڵ دەواازەی گومرگی تەمەرچینی ئێران بەڕووی هاتوچۆی گەشتیاری و جموجۆڵی بازرگانی ئاکرێتەوە. ڕاستەوخۆ چما فستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی کە لە شاری یاری پارکی ئازادی کراوەتەوە ڕاستەوخۆ بڕوا بەهادێنی پەیامێرمان مەگەڵای بڕوا شەو باش ئەم شەوی ئەو فستیڤاڵە کە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتە چۆن ئەڕوات. بەڵێ خاوەن سڵاو لێ بێت هەڵبەت فستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی لە پارکی ئازادی بەردەوامە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایەتی وە ئەم فستیڤاڵە تا سێم ڕۆژی جەژن بەردەوامی دەبێت شەوانە چەندین چالاکی جۆرا و جۆر پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت دەوانی کە سەردانی ئێرە دەکەن هەرچەندە کەمێک لە وەرکەشەکەی باراناوی بوو هێشتا خەڵک بە تەواوەتی ناتۆ بەڵامیتر لە سەعاتەکانی داهاتوودا بە تەواوی فستیڤاڵەکە قەرەباڵق دەبێت و ئێرە دەیان کۆشکیتایە کە هەم خواردن و شیرینیە جیاوازەکانی لێوە لەگەڵەوانشدا خواردنە کوردەواریەکانی تێدایە جا من لە یەکێک لە کۆشکەکانم خاوەنانی ماشەڵا بێوە ناخۆشیرینی زۆر تایبەتی لێیە جەواب هەندێک لە دوای لە خۆیان وەربگرم زانم ئەڵێن چی سڵاتان لێبێ سڵاو لێبێ بەخێر بێنی ئاخوا سەرچاو ئێوە چۆن بەشداریتان کردووە و چ شتێکی جیاوازتان هەیە کە لەم فستیڤاڵای پێشکەش بە خەڵک ئێمە وەکو بیلەبەن بەشداری فستیڤاڵی جارانی سلێمانیمان کردو لە شاری یاری شیرینی جیاوازمان هەیە جیاوازە لە شیرینەکانی ترکە یەکەم جار خوراوە پێشتر خوراوە لەخوا بە زیاوێ خواستێکی زۆری لەسەرە و خەڵک زۆر سەردانمانەکات و شیرینەکانیان بەدڵە
فستیڤالەکە چۆنە تاوەکو ئێستا ڕێژەی بەشداریکردنی خەڵک لەخوا بەزیابێ زۆر باشە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ بارانێکی سەرمایەکی زۆر و خەڵک کەمترە ها بەس لە دوای ئەوە لەخوا بەزیابێ گروتینێکی زۆریان پێوە خەڵکیات و شکال لە پارکی ئازادیشە خەڵک هەموو یادگاری هەیە لێرە حەزەکا بێتەوە ئێرە و ئێرە بینیە حەزەکەین دێمەش دایمە لە شارەکە لەم شوێنانە فستیڤال بکرێتەوە بۆی خەڵکی زیاتر سەردان کات زۆر باشە دەوا من لە دوانی ئەمانی تریژ وەر بگەم سڵاتان لێرە بەخێر بێنیا زۆر باش شەوانە تا سەعات چەند لێرە ئەمێننەوە چی پێشکەشی عادەتەن فستیڤالەکە تۆ خۆی تا سەعات 11 5 ئێوارە بۆ 11 شەو بەڵام جاری وایگاتە 11 و 12 تا چەند گرنگە ئەم فستیڤالانە یعنی بەتایبەت بۆیە کە دەبێتە ڕەخساندنی هەلیکە وڵا زۆر گرنگە لە برێ عادەتەن خەڵک زۆر ڕوو لە فستیڤالەکانەکە بە تایبەت ئەگەر لە شوێنێکی گشتیا بێ وەکو پارکی ئازادی کە هەمومان نەزانین یادگاریمان هەیە لەگەڵ ئەو شوێنانە یا جارێ پارکی ئازادی شوێنێکی قەدیمە شوێنێکە کەسنی یادگاری نەبێ لەگەڵیە سەکانەمەتانەکەم خاوەن ئەلبەت هەموو کۆشکەکان پشتی جیاوازانەیەوە سوپرایزی تایبەتیشان بۆ ئەو کەسانە ئامادە کردووە کە سەردانیان دەکەن و لەگەڵەوانشدا شەوانە چەندین سرودی ئاینی لێرە پێشکەش دەکرێت و فستیڤالەکە جۆش و خۆشێکی زۆری پێوە دیارە و پارکی ئازادیش بە تایبەت کە لێرە خەڵک یادگاری لەگەڵیا هەیە حەز دەکەن بێن بۆ ئێرە و هەم چێژ لە یادکردنەوەی ئەو یادگاریانیان وەربگرن و هەم چێژ لەم فستیڤالە ناوازێش وەربگرن کە لە پارکی ئازادی دەستگای میدیای کورسا سپۆنسەری میدیایەتی بڕوا بەعادین ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ما بۆیە سپاس بۆ تۆ. بێرمەتیاو کارانم ستۆی هەشتوان